لە دوای شکستێنانی ئاگربەستەکە لە ئێستادا شەڕ لە سووریا و بەتایبەتیش لە حەلەب گڕوتینێکی زیاتری بەخۆیەوە بینیوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی بۆردومانەکانی رووسیا و سوپای سووریاوە زیاتر لە 200 کەس کوژراون. ئەمریکا دەڵێت لە 3 ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 150 جار حەلەب بۆردومان کراوە. هەندێک لە شارەزایانی سەربازی پێیان وایە بۆردومانە چڕەکانی ئەم چەند ڕۆژەی دوایی ئامادەکاریەکە بۆ ئەوەی لە ڕۆژانی داهاتوودا سوپای سووریا و هێزە زەمینیەکانی هاوپەیمانی وەک حیزبوڵای لوبنانی هێرشی زەمینی بۆ کۆنتڕۆلکردنەوەی تەواوەتی حەلەب دەست پێ بکەن. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی یاساییشدا کە تایبەت بوو بە پرسی حەلەب و سووریا مشتومڕێکی گەرم لە نێوان ئەمریکا و رووسیادا ڕوویدا. باڵۆزی ئەمریکا لە نەتەوەیە گرتوەکان ڕایگەاند ئەوەی رووسیا ئەنجامی دەدات شەڕی دژی تیرۆر نییە بەڵکو وەحشیگەریە. لە بەرامبەردا باڵۆزی رووسیاش ئەمریکای بەوە تۆمەتبار کرد کە ئەو وڵاتە تەنیان بەبەستێتی کات بکوژێت بۆ ئەوەی پێگەی خۆی لە سووریا بەهێزتر بکە و ڕاشیگەیاند لە کاتێکدا بە سەدان گروپی چەکداری لە سووریادا هەن هیچ چانسێک بۆ ئاگربەست و ئاشتی لە ئارادا نییە. بەپێی دۆخی بەرەکانی جەنگ وا دێتە بەرچاو کە لە ئێستادا بەراورد بە ئەمریکا هاوکێشەکانی جەنگ زیاتر لە بەرژەوەندی رووسیادا بەرەو پێش دەچێت. هۆکارەکەشی بۆ خاڵە لاوازەکانی ئەمریکا و خاڵە بەهێزەکانی رووسیا لە سووریادا دەگەڕێتەوە. لاوازی ئەمریکا لە سووریا زیاتر بۆ هاوپەیمانەکانی دەگەڕێتەوە بە جۆرێک کە بەرژەوەندەکانی ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکانی یەک ناگرێتەوە. سعودیە و قەتەر و تورکیا پشتگیری لە هەندێک گروپی چەکداری دەکەن کە ئەمریکا ناتوانێت پشتگیریان لێ بکە و تەنانەت ئەمریکا هەندێک لەو گروپانش وەک بەرەی فەتحی شام بە گروپی تیرۆریستی ناساندووە. جگە لەوانش دژایەتەکانی تورکیا لەگەڵ یەپەگە و هێزەکانی سووریای دیموکرات گەورەترین کێشەی بۆ ئەمریکا دروست کردووە. بەو پێی ئەو ێزانە تەنیا هێزی زەمینی کارا و متمانە پێکراون بۆ ئەمریکا بە جۆرێک ئەگەر دژایەتەکانی تورکیا نەبێت ئەمریکا بە یارمەتیدانی هێزە کوردەکان دەتوانێت ناوچەیەکی زیاتر لە باکووری سووریا و ڕۆژاوای کوردستان کۆنتڕۆڵ بکات. بەڵام لە ئێستادا بەهۆی دژایەتەکانی تورکیاوە لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی من بجەوە ئەمریکا نەیتوانیوە لە ڕووی سەربازیەوە هیچ سەرکەوتنێک لە سووریا بەدەست بهێنێت. جگە لەوەش هەر بەهۆی دژایەتەکانی تورکیاوە شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی ڕەقە کە بۆ ئەمریکا پرسێکی گرنگە دواکەوتووە کە ئەمانەش هەمووی لە بەرژەوەندی رووسیا و حکوومەتی سووریادا. بەڵام بە پێچەوانەوە خاڵی بەهێزی رووسیا هاوپەیمانەکانێتی کە هەر لە ئێرانەوە بگرە تا دەگاتە سوپای سووریا و حیزبوڵڵا و گروپە چەکداریە شیعابیانیەکان هەمویان لە پێناو یەک ئامانجی هاوبەشدا شەڕ دەکەن ئەویش پاراستنی بەشار ئەسەد و حکوومەتی سووریا. لە ئێستاشدا هەمویان توانای خۆیان تەرخان کردووە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی حەلەب کە ئەگەر بێت و ئەو ئامانجیان بێتە دی ئەوە تا ڕادەیەکی زۆر باڵادەستی خۆیان لە سووریادا یەکلایی دەکەنەوە.